حکمەتی ئەوەی مناڵێک بە نەساغی دێتە دنیاوە چییە؟ ئەڵێن بۆ ئەوەی ئەوانی تر عیبرەتی لێوەربگرن، بۆ ئەبێ یەکێ ببێتە قوربانی بۆ ئەوەی یەکێکی تر تێبگە. ئەڵێن ئەو دنیا هیچ نییە کە هیچە، بۆ ئەبێ ئەم مناڵە بە نەساغی و ناتەواوی بێتە دنیاوە. بەهەرحاڵ خۆشەرنی هەر لەبەرەوە بێت کە خەڵک عیبرەت وەربگرن و سەیریکەن و هەست بە نیعمەتەکەی خۆیان بکەن. ئەو لەشی نوقسانە تۆ لە 6 ساغە زیاتر نیعمەتی خوای گەورە لەبەر چاو هەست بێکی. يعني هرواشة خوي بطبيعتي حال چونکە ئێمە وەکو عەرەب بەڵێ وەبیع ئەضدادها تعرف الأشياء بە دژەکانە خەڵک ئەزانێ شتەکە چییە. ئێمە تاریکیە زانین لەبەر ڕووناکیمان هەیە، شیرینیە زانین لەبەرەوەی تاڵ هەیە، بچووکە بینین لەبەرەوە گەورەمان بینی، لەش ساغێکە بینین هەستی پێکەین لەبەرەوە لەش نوقسانمان بینی. باشە یەکێ لاڵە یەکیشکە ڕەوان بێژە، فەرقەکان چەند زۆرە بینین. اینجا لە کاتێکە بۆ خۆمان وابێ یەکێ شەلە لێتی ناتوان ئەم دەستەی بەرە بۆ دەمی تۆ لەم کاتیا چەند فەزلی خوای گەورە لەبەر چاوە. ئەمە خۆی حکمەتێکی گەورەیە، یعنی خۆمە شتێکی کەم نییە کە جەناب دوا بزانی بۆ ئەمەیە. دیسان ئەم کەسە بۆ خۆشی ئیمتیحانە، یعنی ئیمتیحانە لە هەمان کاتە بۆ کەسێک کە نوقسانە. ئەنجا خۆ نوقسانی هەر بەجەستەی، یەکی کە پارەی نییە، یەکی کە ئیمکانەتی نییە، یەکی ئەمانی نییە، یەکێکی کە کەسوکاری نیە، یەکێ مناڵی نییە، یەکێکی کە هەر یەکەی شتێکی نییە. لەبەرەوە ئەشێ هەمویان ئەمانە ببن بەمای ئیمتیحان. خوای گەورەشە فەرمێ لینەبلووەکم ئەیوکم ئەحسەنو عەمەلە. ئێمە لە ژیانە ئێوەمان داناوە مردن و ژیانتان بەسەرادێ بۆ ئەوەی تاقیتان کەینەوە کە چێتان کردەوەی چاکی کردوە چاکترین کردەوەی کردووە. باشە جا ئەگەر جەنابیشت کتێبێک هەیە هی بوتیەک ڕاستەیەکی بچووکە ناوی الئینسان و عەدالەة الله في الأرض، هی بوتیە ڕەحمەتی خوای لێ بی خوێنی تۆ زۆر شتێکی نایابە ئینشاء الله استفادەی لێکی.